تا دێت کاردانەوەکان دژی هێرشە ناڕەوا و پیلان بۆ داڕێژراوەکان بۆ سەر نەخۆشخانەی بەخشین فراوانتر دەبن. بە تایبەت دوای ئەوەی سیناریۆیەک بە ناوی هونەرەوە زیاتر دەستەکانی پشت ئەو پەلاماردانەی بەخشینی ئاشکرا کرد. هەزاران هاوڵاتی و دەیان زانای ئاینی و نووسەر و مامۆستای زانکۆ و چالاکی مەدەنی پاڵپشتیان بۆ نەخۆشخانەی بەخشین ڕاگەیاندووە و هەر یەکەیان چیرۆکی هاوکاری و کارکردنی پیشەیانەی نەخۆشخانەکە دەخاتە ڕوو. هەمووان جەخت لەسەر بوونی مەرامی سیاسی و ئایدۆلۆژی لە پشت هێرشکردنە سەر بەخشین دەکەنەوە. چیرۆکی گیان لە دەستدانی منداڵەکەی مامۆستا دیاری لەتیف یەکێک لە نمونە باڵاکانی خزمەت و ئەخلاقی بەخشینە. ئەو خۆی دەیگێڕێتەوە کە کاتێک یەک لە دوانەکانیان لە دوای لەدایک بوون کۆچی دوایی کردووە جگە لە کارە پزیشکی و تەندروستیەکان لەو پەڕی دڵسۆزی و ڕێز و میهرەبانیدا ستافی بەخشین تەنانەت ڕێوڕەسمی کفنکردن و نوێژکردن لەسەر منداڵەکەیان هەر لە ناو نەخۆشخانەکە بۆ ئەنجام داوە. بۆیە هێرشەکان بە ناحەقیەکی گەورە دەزانێت. هاوکات دکتۆر مەزهەر خۆراسانی بانکخواز و کەسایەتی دیاری ئاینی بە ناو کارە هونەریەکەی یەک-دوو ڕۆژی ڕابردوو بە نمایشی ژەنگاوی وەسف دەکات و پێی وایە باشترین ڕیکلامی خۆڕسک بوو بۆ بەخشین، چونکە نەیارەکانی بەخشینی وەک کەسانێکی بێ ئەقڵ و بێباوەڕ نیشانی خەڵکدا کە تەنیا خەریکی تێکدانی سیمای شار و دژایەتی پیرۆزیەکانن. هەروەها دکتۆر سادق سەرگەتی مامۆستای زانکۆ لە نووسینێکدا هێرشەکان بە تەقەکردن لە تاریکیدا ناو دەبات و داوا لە ڕۆشنبیران و چالاکوانان دەکات شەرم لەو هەزاران هەژارە بکەن کە لەوێ چارەسەرکراون و چاوی ئەقڵیان پڕ بکەنەوە بۆ بینینی نیوە پڕەکەی پەرداخەکە. هەروەها فازڵ قەرەداغی نووسەر و ڕووناکبیر بە شێوازێکی تەنزامێز ئاماژە بەوە دەکات کە ئەم نمایشە لە ژێر چاودێری و وێنەگرتنی میدیای سێبەری دەسەڵاتدا بووە. دەشپرسێت بۆچی هەمان کەس ئەو نمایشە لە بەردەم نەخۆشخانەکانی تری دەسەڵاتدا ناکات. مامۆستا حەسەن شەمیرانی بانخوازیش داوای چارەسەری ڕیشەیی و یەکڕیزی دەکات و پێی وایە گۆڕینی ڕووداوێکی وەها بۆ کێشەی فکری و ناوخۆیی تەنیا زیان بە دۆزی کورد دەگەیەنێت. دەشڵێت ئەگەر دڵسۆزی دۆزی کوردی هەر چوار پارچەکە بین با بیر لە چارەسەری بنەڕەتی کێشەکان بکەینەوە. هەروەها بانکخواز ئیسماعیل شێخانی دژایەتیکردنی بەخشین بە هاوسۆزی لەگەڵ نەخۆشخانە چەوسێنەرەکان دادەنێت و دەڵێت بەرگریکردن لە بەخشین بەرگریکردنە لە چینی هەژار. لە شیکاریەکی دەرونیشدا دکتۆر عومەر عەلی دەڵێت ئەو ڕقەی هەندێک کەس دەری دەبڕن ئەنجامی گرێی شوناسە. ئامۆژگاریشیان دەکات کە ڕق لە ئاین تەنیا ناخی خۆیان دەسووتێنێت و پێویستە فێری ڕێزگرتن لە باوەڕی کۆمەڵگە ببن. کۆی ئەم بۆ چوونانە کۆکن لەسەر ئەوەی کە نەخۆشخانەی بەخشین بووەتە هێمایەک بۆ خزمەتی هەژاران و ئەو هێرشانەی دەکرێنە سەری زیاتر ڕەهەندی سیاسی و ئایدۆلۆژیان هەیە نەک خەمخۆری بۆ کەرتی تەندروستی. ئەوەی ماوەتەوە ئەوەیە کە نەخۆشخانەی بەخشین بەم جۆرە لە کەسانی بەکارهێنرا و قوربانی دەستی دەسەڵات لەکەدار نابێت و ئەو هیوایی هەژارانی ئەم هەرێمە وەک قەڵایەک خۆی بەرامبەر هێرشە ناڕەواکان ڕادەگرێت و بەردەوام دەبێت لە خزمەتەکانی بەبێ جیاوازی ئاین و نەتەوە و ڕنگ و بیر و بۆچوون. دەسەڵاتیش ناتوانێت بەم سیناریۆیانە سەرنجی خەڵکی هۆشیاری هەرێمی کوردستان لەسەر قەیرانە گەورە دروستکراوەکان لا بدات. ئەحمەد لەبەرزگا کابرایەکی مامۆستای زانکۆیە ڕێنەبەرێکی بەناوبانگ و جیاوی هات لە بەردەم نەخۆشخانەی بەخشینە سەڵتێک خوێنی کرد بەسەر خۆیە منیش ئاڵاوشیارم لە ئاڤا میدیا ئیشەکەم هاتوون وێنم